مەکتەبی خوشکانی کۆمەڵی دادگەری کوردستان کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری لەگەڵ ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری ساز کرد. بەشێک لە خوشکانی کۆمەڵ لە ئۆرگانەکان ئامادەی کۆبوونەوەکە بوون و دۆخی ئێستای عێراق و هەرێمی کوردستان تاتوێکرا. کۆبوونەوەکە بۆ زیاتر ئاشنابوونی خوشکان بوو با گۆڕانکاریە سیاسیەکان کە لە هەرێم و عێراق ڕوودەدەن. دیارە ئەمڕۆ مەکتەبی خوشکانی کۆمەڵی دادگەری بە پێویستی زانی کە کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری لەگەڵ ئەنجومەنی باڵا ڕێک بخات بۆ خوشکان لە کۆمەڵی دادگەری بەهۆی ئەو بارودۆخەی کە ئێستا ڕووی لە کوردستان کردووە و ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕووی سیاسی و پاشان لە ڕووی ئەو گۆڕانکاریانەی کە لە پەرلەمانی بەغداد ئەکرێت لەسەر کاریگەری هەیە لەسەر هەرێمی کوردستان. وەکو خوشکان بە پێویستمان بزانین موقعی و ئەرک و بەرپرسیارەتی ئێمە لەم قۆناغەدا چییە بۆ زیاتر بەرەو پێشبردن و زیاتر ئاشناکردنی خوشکانمان بە گۆڕانکاریە سیاسیەکان. لە کۆبوونەوەکەدا وردەکاری پێشهاتەکانی عێراق و هەرێم خرانە بەرباس و ڕەهەندە جیاوازەکانیان شرۆڤە کران. خوشکانی ئیسلامی لە نێو کۆمەڵی دادگەری لە کایە سیاسیەکاندا بەشدارن و ڕۆڵ و پێگەیان لە حکومەت و پەرلەمان و ناوەندەکانی بڕیارداندا هەیە. خوشکان چۆنەڵی پێگەیەکی زۆر جەماوەریان هەبووە و لە هەموو پێگەیەک دەتوانن ئەسپی خۆیان تاو بدەن. لە خەباتی شاخەوە دەستیان پێکرە تاوەکو و خەباتە مەدەنیەکە و خەباتی شاریش ئێستاش لە هەموو کایە سیاسیەکانە ئەوان بەشدارن و مێژوو شایدا الحەمدوللا ئێمە وەک کۆمەڵی دادگەری ئێستا لە ناوەندی بڕیاردا لە مەکتەبی چۆنەڵی سیاسی خوشکان و تاوەکو قیادە و سەرکردایەتی و هەتا دوایەوە زائیدەن پەرلەمان و پارێزگاکانیش خوشکمان الحەمدوللا زۆر توانیوێتی خۆی بسەلمێنێ و ڕۆڵی هەبێ و توانیوێتی بوونی خۆی بسەلمێنێ. خوشکانی ئیسلامی جگە لە بواری سیاسی لە بواری پەروەردە و پێگەیاندن لە ناوەندەکانیان دەستیان هەیە لە پێگەیاندنی گەنجان و لاوان لە هەر بوارێکدا کاریان کردبێت وەکو خۆیان دەڵێن هەوڵی ئەوەیان داوە بە سەرکەوتووی و بە دڵسۆزی ئەرکەکانیان ڕاپەڕێنن. ڕامیا عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.